الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لەو ڕەوشتە جوانانەی کە ئینسان شانازیان پێوە دەکا و ئاواتەخوازە هەم لە خۆیدا هەبن، هەم لە منداڵەکانیدا، لە هاوسەری ژیانیدا، لە دۆست و برادەرانیدا ڕەوشتە جوانەکان زۆرن. بەڵام لە ناویاندا بەڕێی جەنابتان کامیان جوانترینە لە مرۆڤدا هەبێ؟ مادام پەخش ڕاستەوخۆنیە ئازادین لە پرسیارکردنە. بەڕێی جەنابتان ڕازگۆیی، ئازایەتی، بەخشندەیی، ئەمانەتپارێزی، وەفاداری کامیان زۆر خۆشترینە؟ هەمویانیان جوانن، بەس بەڕێی ئێوە ئەگەر کەسێ ڕێی خۆیم پێ بڵێ کامیان جوانترینە؟ ڕازگۆیی زۆر جوانە، لێبوردەی هەر زۆر جوانە. شەیکە؟ بەڵێ خۆڕەوشبەرزی، ئەخلاق پاکی، ئینسان کە هاوسەری هەیە سوپاس بەخوا لە دەرەوەی هاوسەری خۆیدا بە پاک و پوختی دەژیا. شەیتر؟ بەڵێ مامۆستا. بەڵێ جوانە، بەڵێ عەفوونکە، پابەدبوون بە ئاینی پیرۆزی ئیسلام کە سەرچاوەی هەموو خێر و بەرەکەتەکانە. وەفاداری، دروستکەری مزگەوتی ڕێگای ئەوەندە ماوەتۆ مزگەوتی ڕێگای باش بورن. مامۆستایەکی برادرم هەیە کتێبێکی خوتبەی من بەکاردێنێ. ڕۆژە لە سلێمانی بوو، معسکەکەی چمە خزمەتی، کتێبەکەی دەخوێندەوە، زنجیرە باسی ڕوونتر. وتی ڕۆژێ نووسرا بوو ئێمە لە هەولێر لە مزگەوتی ڕێگای بەهاش. گوتی خەریک بڵێم ئێمە لە هەولێر کە من لە سلێمانیم، مزگەوتی ڕێگای بەهاش نییە. وەستام دوای وتم خەتێکی سوور بەسەم شوێنانە دابێنم، بەڵام ئێمە ژەوەندەمان وتۆ مزگەوتی ڕێگای بەهەشت. بنیادنەر و خزمەتکاری مزگەوتی دایک و باوک جەنابی کاغەفور وشەیەکی جوانی وتی، هەمووانتان هەر جوان بوو. وەفاداری بەڕێزان بەڕاستی بنچینەی هەموو ڕەوشتە جوانەکانە. ئەگەر ئینسان وەفادار بوو ناتوانێت درۆ لەگەڵ بەرامبەریدا بکە. ئەگەر ئینسان وەفادار بوو کەسێ ئەمانەتی لادانەڵە ئەو وەفاءەن بۆی کە متمانەی پێم بۆ بڕوا بکە ناتوانێت خیانەتی لێ بکەیت. کەسێ وەفادار بوو بەرامبەر بە هاوسەری ناتوانێت خیانەتی هاوسەری بکە. کەسێک کە وەفادار بوو بەرامبەر بەخوا قەت ناتوانێت پشت لە ئاینەکەی کە خیانەت بە نیشتیمانەکەی بکە، خیانەت بە نەتەوەکەی بکە، چونکە ئەو ئەمانەتن لە ئەستۆمدا. وەفاداری هەمووانمان کۆ دەکاتەوە. بۆیە ئەگەر ڕوخسەتی جەنابی مامۆستایان و جەنابی دکتۆر و مامۆستایان هەبێ لە خزمەتتاندا بە چەند وشەیەکی کورت باسێکی لە ڕەوشتە جوانەکەی وەفاداری بکەین. وەفاداری بەرامبەر بە خوای پەروەردگار. وەفاداری کاتێک کە باسی دەکەین ئێمە یەکسەر بەداخەوە زیهنمان زیاتر وەفای مرۆڤ بۆ مرۆڤ، بەڵام لە پێش هەمووانەوە کە سەرچاوەی وەفاداری مرۆڤ بەرامبەر بە ئەڵڵا سوبحانەهو وەتەعالە. ئەوەی کە هەمانە هەرچی دیار و نادیارە خۆمان شکی دەبین و نایبین هەمووی ئیزاتێکە کە ئەڵڵایە سوبحانەهو وەتەعالە. بۆیە ئەوانەی کە نزیکانی خوای پەروەردگار بوون، سولەیمان پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ عەلەیهی السەلات وەسسەلام، کە بەڕاستی هەم پاشا و دەسەڵاتدار بوو، هەم پێغەمبەرێکی پایە بەرز بوو، کوڕی پێغەمبەر بوو، کوڕی داود پێغەمبەر بوو. کاتێک کە ئەو هەموو دەسەڵاتەی خۆی بینی، نەک لەسەر زەویدا، لە ژێر دەریاکانیشدا، نەک لەسەر دەریا و ژێر دەریا، لەسەر ئاسمانیشە دەسەڵاتی دەڕۆیشت، نەک مرۆڤەکان، جنەکانیش، باڵندەکانیش هەمووی بە ئیطاعەی سولەیمان پێغەمبەر دەجوڵانەوە. لەوێدا فەرمووی هذا من فەضلی ڕەبی، یا ئەڵڵا ئەمە هەمووی هی تۆیە، هەمووی فەزلی تۆیە، بێوەفا نیم بەرامبەرت یا ئەڵڵا، ئەوەی هەموو هێز و دەسەڵاتە هەموو هی تۆیە. ذوالقەرنەین کاتێ لە سوورەتی کەهف ئاەتی 98 خوای پەروەردگار باسی دەکا کاتێ سەدەکەی دروست کرد بە ڕووی خراپەکارانی یەئجوج و مەئجوجە، سەیری ئەو پرۆژە گەورەی کرد، تەکەبوری لێ نەدا، فەرمووی هذا ڕەحمەت من ڕەبی، ئەمە ڕەحمەت و میهرەبانی پەروەردگارمە، خوایە وەفادار بم بەرامبەر بە تۆ، هەمووی هەمە هی تۆیە. والله ئینسان کە وەفای نەبوو بەرامبەر بە ئەڵڵا قەت چاوەڕێی لێ مەکە وەفای هەبێ بەرامبەر بە تۆ. زۆر زەحمەتە کەسێ ئەو ئەڵڵایە نەناسێ بە حەق، سوپاسگوزاری نەبێ، دایمە زیکری ئەلحەمدولیلا لەسەر زمانی نەبێ، بەخوای خۆمان دەخەڵەتێنین کە وابزانین لەگەڵ من و تۆ شاڕازگۆ دەبێ، وابزانین لەگەڵ من و تۆ ئەمانەت پارێز دەبێ، وابزانین لەگەڵ من و تۆیە بە وەفا دەبێ، چونکە ئەو خوایە چی پێ نەبەخشیوین، هەمووی هی خوایە. ئەو پەروەردگارە لەم ئاەتە قورئانیانەدا پێمان دەڵێت تۆش ئەگەر خوای گەورە سەروەت و سامانێکی دایتێ بە دیاریەوە ڕاوەستای سەیری قاسە و کاسەی پڕت کرد، بڵێ هذا من فەضلی ڕەبی، یا ئەڵڵا ئەمە هەمووی خەڵاتی تۆیە، بەخوا نەک پیاوەتی و ئازایەتی و مەردایەتی من.
خوایە ئەوە بەخششی تۆیە بەخوا سەدان حەماڵی ئەو بازاڕە لە من و تۆ ئازاترە کە گیرفانی 10,000یشی تێدا نییە بەخوا پیاوتریشە والله لێ هاتووتریشە والله ئەو بارەی بەو هەڵدەگیرێ من و تۆ ڕوبعێکمان پێ هەڵ ناگیرێ بەس ئەو فەزڵی ئەڵڵایە و تاقیکردنەوەکەی بە ماڵ کردوێتی تۆ کاتێک کە پلە عەسکەریەکانت وەرگرت و نەجمەکانی سەرشانت گۆڕدران و زیادیان کرد بڵێ هذا ڕەحمەت من ڕەبی یا ڕەبی خوایە ئەمە تاقیکردنەوەی تۆیە واللهی پێشمەرگە هەیە لە من ئازاترە بەڵام ئەو پلە بە من دراوە ئەو فەزڵ و ڕەحمەتی تۆیە خوایە خۆم لێ نەگۆڕێ وەفادار بم بەرامبەر بە تۆ لە چاکەدا بەکاری بێنم کاتێ بڕوانامەی ماستەر و دکتۆراکەت وەردەگری لە ماڵەوە هەڵی دەواسی بڵێ هذا من فەزلی ڕەبی پەروەردگارە شکرانە بژێرتم بەخوا خەڵکی شەیە لە من زیرەکترە لە مێشکە دەرفەتی خوێندنی بۆ نەڕەخساوە ئەمە هەمووی تۆیە یا ئەڵڵا وەفادار بین بەرامبەر بە پەروەردگارمان وەفادار بین بەرامبەر بەو ئەڵڵایی کە ئەم جەستەی پێبەخشیوین بەخوا هەموو دنیات هەبێ بەس جەستەت نەخۆش بێ هیچت نییە زانایەکمان هەیە دکتۆر محەممەد حەسان جەنابی ئوستازوان دەیناسن لە هەموو کتێبەکانیشی مەشهورە دکتۆر محەممەد حەسان کە مامۆستای بانکخواز و نووسەر جەنابی ئەندازێر عوسمان لە کتێبی 1002دا لە لاپەڕی 89دا من ئەوەم لێ دەرکردووە دەفەرمێ دکتۆر محەممەد حەسان ئەڵێ لە میسر برادەرێکم هەبوو لە ساغیدا دۆستم بوو سەرمادارێکی زۆر گەورە بوو قەدەری خوای گەورەیە کوڕکچی هەبوو کوڕەکەی لە کوێت بازرگانی دەکرد کچەکەشی شووی کردبوو خۆی و هاوسەر و شۆفێرەکەی لە گەڕانەوەدا بەرەو قاهیرە تووشی ڕووداوی هاتوچۆ بوو خێزانی گیانی لەدەستدا شۆفێرەکەی سەلامەت بوو خۆشی تووشی ئیفلیس بوون بوو نەقاچ و نەدەستی ئیشی نەدەکرد وەفاان بۆ ئەو کاتانەی کەوا لە دەوڵەمەندیدا بەدەم مزگەوت و بانگی ئیسلام و ئەوانەوە بۆ چوون سەردانم کرد بەڕاستی چاوەکانم پڕ بوون لە فرمێسک ئەو پیاوەم بینی تەنها یعنی سەری دەجوڵێ ئەبێ پارۆکان بکەنە دەمیەوە ئەبێ ئاوەکە بە دەمیەوەکەی وتی ئوستاز مامۆستای بەڕێز قەت ئینسان لە وەفاداری خوای پەروەردگار دەرناچێ وتم وەڵڵا حەقیقەت ئەوە وایە وتی وەڵڵاهی من ئێستاکانە دەزانم کە خوای گەورە زیاتر چی پێبەخشیوم دوێنێ شەو کچەکەم کە دەهات خزمەتم کا پێم و دڕۆڵی جان لە من لە پێشتر مێردەکەت و منداڵەکانتە با بەهۆی منەوە ماڵەکە لێ تێک نەچێ با مێردەکەت بێناز نەبێ با منداڵەکان بێنازی دایکایەتی نەبن ئەوەندە هاتو چۆن مەکات تەلەفۆنێک شتێک هەیە لە بینە هەفتەی جارێک بتبینم کافیە بە کوڕەکەشم وت دڕۆڵی جان تۆش چیم لێ دەکەی تۆش لەسەریشی خۆت بەردەوام بە ئەم شۆفێرە وەفادارم لەگەڵا ماوەتەوە کوڕێکە وەکو کوڕەکەیان وەک کوڕی خۆم زۆر ساڵح و خواناسە زۆر بە بەزەی و بەڕەحمە دوێنە بردمێ حەمام و شتمی و زۆر پاکی کردمەوە زۆرم پێوە ماندوو بوو واللهی دوێنە شەو کە خەوتین زۆر سەیرم کرد لە تەنیشمەوە زۆر بە جوانی خەوتووە بەڵام من خەوم لێ زراب و پشتم دەخورا چ خوریەک چوو بۆ پشتمەوە واللهی مامۆستا 600 ملیۆن دۆلارم لە بانقا هەیە 600 ملیۆن دۆلارم ڕەسیدی بانقا ئەمگوت یا ئەڵڵا خۆزگە ئەو 600 ملیۆن دۆلارم نەبوویایە بەس یەک پەنجەمیشی بکردایە پشتی خۆم پێ بخراندایە سبحان الله 600 ملیۆن دۆلار بە خەیاڵماندا نایە بەس یەک پەنجەم ئیشی بکردایە ئەو خوروەی پشتم دڵم نەهات سەیاقەکەم هەستێنم خوا بە هەزاران ملیۆن دۆلاری داوە بە من و بە تۆ هەر ئەوەی کە پەنجەیەکمان دەجوڵێ ئەوەی کە بژۆڵی چاومان دەجوڵێ تخوا حەیف نییە ئینسان بەردەوام زکری ئەلحەمدولیلا لەسەر دەمی نەبێ لە ناخەو بڵێ یا ئەڵڵا مەمنونتم ئەگەر بە تۆ وەفادار نەبم خوا ئەبێ وەفام بۆ چێ هەبێ بۆیە بەردەوام بەڕێزان کە باسی وەفاداریمان کرد خواتان بەبیر بێتەوە دوای خوا دایک و باوکمان ئەو دایک و باوکەی هەموو مرۆڤێک حەز دەکات لەسەر زەویدا خۆی لە هەموو کەس باشتر بێ بەڕێزتر بێ دەوڵەمەندتر بێ خۆشگوزەرانتر بێ بەڵام دایک و باوک گوانیە بەڵام حەز دەکات جگەرگۆشەکەی لەو باڵاتر بێ هەست و هۆشەکەی بەخوا هەموو دایک و باوکێک حەز دەکات جگەرگۆشەکەی خۆی باڵاتر بێ ناودارتر بێ تێرتر بێ ئیسراحەتتر بێ سەلامەتتر بێ خۆشگوزەرانتر بێ پلەی بەرزتر بێ خوێندەوارتر بێ بەس بۆ ئەولادی خۆ دوایی تەتخوا حەیف نییە ئینسانێک کە ئەوەندە دڵسۆزی تۆیە وەفادار نەبی بەرامبەر بە دایک و باوکت هەلانی کەم بەردەوام لە دوای نوێژەکان ئەگە زیندون ئەگە مردون دوعایان بۆ نەکەی ئەگە سەرمایەکت هەبوو ناوێکی دایک و باوکتی لەسەر دانەنەی والله ئەوەی وەفادار بوو بەرامبەر بە دایک و باوکی بیناسن کوڕە هاوڕێیەتی مەکە بەخوا سوودیشی بۆ تۆ نابێ دڵنیا بە ئیسفادەی بۆ تۆ نابێ ئەوە لەگەڵ دایک و باوکی بێوەفا بێ پاشان ئەو هاوسەرە ئەزیزەت هاوسەرێک کە بە هەژاری شووی بە ئێمە کرد بۆ پیاوان بۆ ژنان کاتێک کە سەد دوعا دەکرد خوایە ماڵ و حاڵێکم هەبێ خوا حەیف نییە ئینسان کاتێک کە تۆزە خۆی بینیەوە بە پیاوانەتر و جیرفان گەرمتر و گەرم و گوڕتر و تۆمبیلەکەی بەرز کرد لەناو هەموو سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە حەیەتی کابرا دوو ڕووکات شەو نوێژی نەکردووە باوەڕم نییە دوو ڕۆژ سنەتی گرت بێ سیواکیش لە جیرفانیان نیە وەکو من ڕیشیشی نییە
لەناو هەموو سنەتە بیری کردێتەوە بەخوا سنەتی پێغەمبەرە بیکەم بە دووژن، ئەگە دوی هەیە بیکەم بە سێ. ئەی وەفا، هەیڵە خێزانم نەخۆشە، ئەی وەفا، خۆ شەرع ڕێگەی پێداوی، ئەمانە حەڵاڵی شەرعن، حەڵاڵەکانی خوا بە کەس حرام ناکرێن بەڕێزان. بەڵام چەند خۆشە وەفاداری، چەند گەورن ئەو پیاوانە لەلام کە ساڵانێکە ژنەکانیان نەخۆشن، کەچی تا ئێستا بیدیان لە هاوسەری دووەم نەکردوێتەوە. خۆ شەرعی خوا ڕێگەی پێداون، خۆ کۆمەڵگەش ڕێگەیان پێدەدا، خۆ هاوسەریشی ڕێگەی پێدەدا. چەند گەورن ئەو خوشکانەی کە هاوسەریان چەند ساڵە لە سەعارەبانەوە بەخێوی دەکەن، وەکو گوڵ بەخێوی دەکەن، بە کۆڵەکەی ماڵی دەزانن، دایمە بەڕێزەوە دەست لەسەر سنگن. بەس ئەمە چی وای لێ دەکا؟ خۆ بەخوا ئەویش بە شەرعی خوا بۆ هەیە. جەنابی ئوستاز دەزانم بچێت لە دادگادا بڵێ ناتوانم لەگەڵ پیاوە بژیم، ئەویش مافی تەلاقی هەیە. بەڵام وەفا هەمووانمان دێڵێتەوە. وەفا خێزانەکان ناهێڵێ هەڵوەشێن. وەفا لە هەژاریدا ژنومێر دێڵێتەوە، لە دەوڵەمەندیدا لە یەکیان جا ناکاتەوە، زیاتر خۆشەویستیان دەکات لەگەڵ یەکتردا. خاڵی کۆتاییم کەسێک چاکەی لەگەڵ کردی، کەسێک چاکەی لەگەڵ کردی قەت لە یادی مەکە. سەروەرمان حەزرەتی محەممەد صلی الله عليه وسلم هەزار جار بە قوربانی ناوی محەممەدم صلی الله عليه وسلم، هەزار جار فیدای ئەو ڕێبازە بووم کە محەممەد صلی الله عليه وسلم هات و ئەو جوانیەی بۆ ئێمە هێنا. بەخوا خۆشەویستم سەروەرم، ئەگەر تۆ نەبووی تایە من نەمدەزانی وەفاداری چییە. بەخوا ئەگەر تۆ نەبووی تایە وەفام بەرامبەر بەخواش نەدەبوو. هەموو ئەو برایانەشم، هەموو ئەو خوشکانەشم کە گویانە دەنگمانە، هەزاران هەزار سڵاوەت لەسەر دیدارت ڕەسوول الله صلی الله عليه وسلم. یا ڕەبی خوا بەر شەفاعەتی کەوین، خوا لە قیامەتا بیبینین. ئەو خۆشەویستە بەڕێزان قیمەی وەفاداری بۆ بەرامبەر بە هەموو کەس. وەفاداریەکانی لەوتارا کۆتاییان پێ نایە. بەڵام کابرایەک هەبوو لە ڕۆژی جەنگی بەدرا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یادی ئەو پیاوەی کردەوە. لە ڕۆژی جەنگی بەدرا 7 کەس لەوانەی کە دیلی جەنگن، ئەوانەی پلەی سەربازیان هەیە ئەزانن دیلی جەنگ زۆر خەتەرە. کابرایەک هاتۆ بتکوژێ، شمشێرەکەی خوێناوی بۆ بە خوێنی سەحابە، هاتۆ شاری مەدینە بڕوخێنێ، هاتۆ پێغەمبەری خوا بکوژێ، هاتۆ ماڵ و سەروەت و سامانمان بەرێ، هاتۆ ژن و منداڵمان لەناو بەرێ، هاتۆ وەکو کورد ئەنفالمان کە. ئەمانە هاتوون بە هەموو هێزیانەوە لەناومان بەرن. 7 کەسیان بە زیندوی کەوتونە دەستی موسڵمانەکان. ئالەو کاتەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەیرێکیان دەکا، یعنی یادی چی بکەیەوە تۆ لە موقیفەدا یادی کابرایەک دەکاتەوە کە لە ژیانە نەماوە. لە صحیح بوخاریدا بەڕێزان فەرمودەکە هاتووە، ژمارەی فەرمودە لە صحیح بوخاریدا 4024. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو کاتەیە فەرمووی لەو کان مطعم بن عدي حيا ثم كلمني في هؤلاء النتنى لأطلقتهم له لروايتك لتركتهم له. فەرمووی والله ئێستا کابرایەک هەبوو لە مەکە ناوی مطعمی کوڕی عەدی بوو، ڕێز عەشیرەت و پیاوێکی معقول و خاوەندی وەخام بوو، بە کافری مرد. ئەو پیاوە بمایە ئێستا لەم دەقەیە هاتایە بۆلام ویتایە محەممەد لەبەر خاتری من ئەو 7 دیلە و ئەسیرەی جەنگ ئازاد کە، ئەم گوت لەبەر خاتری تۆ هەر هەمویان با بڕۆنەوە بۆ ماڵی خۆیان. جا دکتۆر علی محەممەد سەلابی لە مجەلەدی 2 سیرەی ئەنەبەویەدا لە لاپەڕە 12دا دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئەو پیاوەی وا لەبیر بوو. ئەو پیاوە خۆ کافر بوو، خۆ بە کافری مرد، خۆ دژایەتی ئیسلامیشی کرد، مسلمانیش نەبوو. 7 کافری جەنگی پیس ئازاد بکرێ لەبەر خاتری ئەو پیاوە مطعم. ئەفەرمێت لەبەرەوە بوو 2 جار پیاوەتی لەگەڵ پێغەمبەرا کرد بوو صلی الله عليه وسلم. جارێک کە لە طائف گەڕایەوە سەروەرمان زۆر بێ پشت و پەنا خۆی دەبینی، پشت و پەنا هەر ئەڵڵایە. بەڵام کاتێک کە لێ ئاشکرا بوو چۆتە طائف و نالەبارانی طائف بەربارانیان کرد و منداڵ و پاڵیان بە تەنەکە لێدان شوێن خست و نان حەواندەوە، یا لە مەکەش ئاشکرا بووە نەیدەوێرا بێتەوە ماڵەوە. سنەنی کەونی خوا وایە، خۆخوای گەورە فەرمێ فریشتە دابەزێنێ، بەزەوە نیشانی ئێمە دەدا کە لە ژیانە پێویستیت بە خەڵک هەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو کاتە ناڕەحەتەدا نە لەوێ داڵ دەدراوەتە لە جووی سیاسی دراوەتێ، نە لە شارەکەی خۆشیان دێڵم بێتەوە. کابرایەکی لەگەڵا بوو ناردی بۆ لای مطعمی کوڕی عەدی، پیاوێک بۆ وەکو جەنابتان دیوەخانی هەبوو، خزم و کەسوکاری زۆری هەبوو، دەسەڵات و پارەی هەبوو. فەرمووی دەمەوێت بێمەوە مەککەوە، نازانم چۆن بێمەوە. فەرمووی وەرە لە پەنای منابە. خۆی شمشێرەکەی لە شان کرد و 6 کوڕی قارەمانی هەبوو، خزمەکانی کۆ کردەوە چوە دەوری کەعبە، وتی ئێستا محەممەدی کوڕی عەبدوڵڵا دێتەوە بۆ ئەم شارە، ئەوەی خۆی بە مەرد دەزانێت دەستی بۆ بەرێ، ئەوە لە پانەی منایە، دەشتێتەوە ماڵی خۆی، هیچ کەس مافی ئەوەی نە پەنجەی لێدا، هەر کەسێکی خۆی تاقی دەکاتەوە بزانە سەری دەپەڕێنمیاننا، یەک کەس نەیوێرا بەرەو ڕووی بێتەوە. موقیفە دژایەتی دینی ئیسلام دەکا، بەڵام پیاوە ئیسلام پێمان دەڵێت شەر نییە هەموو کافرێک نامەرد بێ، لەناو کافریشان مەرد هەیە. دەوری هەبوو
پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو چاکەی هەر لەبیرە ئەو ڕۆژە چەند بەسەر بەرزی هاتمەوە و کەس نەیوێرە بڵێ پشتی چاوت برۆیە کەس نەیوێرە بێتە سەر ماڵەکەم کاتێکش کە گەمارە و ئابووریان خستە سەر مسلمانەکان لە شێوی ئەبوو تالیبە ئەو مطعمی کوڕی عەدیە زۆر پیاو بوو وتی عەیبە محەممەد و هاوڵەکانی بەس لەسەوەی کە هاو ئاینمان نین قەیچەکە شەڕیان لەگەڵا بکەن بەزنان بڕین دەربەدەرکردن حەسار خستنە سەر شتی پیاوانە نییە چوو سەحیفەکە بدڕێنێ ئەو لاپەڕەی کە بەندەکانی تێدا بوو نابێت کەس ژن و ژنخوازیان لەگەڵ بکە ناکبێت کەس مەرحەبایان بکە نابێت شتیان پێ بکڕن بفرۆشن وتی دەبێت ئەوە هەڵوەشێتەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم لەبەر ئەو دوو موقیفە پیاوانەی فەرمی واللهی مطعیم زیندوو بوویە ئێستا تەکلیفی لێ بکردمایە قەسەم بەخوا ئەو حەفتادی لەم بۆ ئازاد دەکرد ئایا من و تۆ واین ئێمە جاری وای هاوڕێیەکمان یەک هەڵە دەکا ئەو هەموو چاکەی هەبووە یەک جار بێدڵی من و تۆی کردووە کورەکە بڕۆ تەلەفۆنی جواب نەدەێ و بلۆکی کە بلۆکە نازانم چییەوە بلۆکی پێدادە نازانم بلۆکی بکە چی ئیتر ئەی ئەو هەموو چاکەی تر کتێبێک هەیە قیمە منتەهوی نەجاح دکتۆر حەسان شەمسی پاشا نووسیوێتی لە لاپەڕەی 180 شتێکی جوانم لێ خوێندەوە ئەڵێ پیاوێکی بەڕێزی وەکو جەنابتان لە هاوڕێکەی پرسی وتی چێت زۆر خۆش دەوێتی فڵان کەس هاوڕێمە وتی ئەو هاوڕێت بە چەند دەفرۆشی وتی ب90 زەلە بە 90 هەڵە یعنی 90 جار هەڵەم بەرامبەر بکە ئەم جیاوازی لێ دێنم و لە هاوڵێتی و دستی هاوڕێکانم دەری دەکەم وتی واللهی هاوڕێکەت هەرزان فرۆش کرد والله برا هەرزان دەیفرۆشی وتی یعنی من 89 جار بێدڵیم بکە لە جاری 90 تا بلۆکی کەم بڵێم تەواو بە کەڵکی هاوڕێتی نایەی وتی واللهی خراپە والله ئەوە زیاتر عوزری بۆ بێنیەوە هێشتا بیر بکەیتەوە چاکەی تری زۆر زۆرە واللهی 89 جار هەڵەی بەرامبەر کردووی حەیفە هەرزان فرۆشیکەی بیر بکەوە ئەوەندە چاکە زۆرە لە بینی هاوڕێکاندا واللهی دڵن نا لە هاوڕێیەتی دەریکەی ئایا ئێمە واین وێ با بە خۆمان دابچینەوە ئەم دەرسانم لەسەر ئەوەیە ئەمانە دەرسی کرددارین با بە وەفا بین من باسی وەفاداریم کرد دکتۆر جەعفەر بەرامبەرمان دانیشتووە مەلا کەم یەکتریان خۆش دەوێ بەداخەوە مەلای گەورە لە تەفسیرەکەیەوە دەڵێ کەمم بینیوە مەلا دانی خێر بە یەکترا بنێن من ئەو کاتێکە لە هەولێریش نەبووم دکتۆر جەعفەر لە پەیامی زانایان دەینووسی گۆشەیەکیان هەبوو گۆشەی گۆزە بەبێ ئەوە یەکترمان بینی بێ بەبێ ئەوە یەکترمان ناسی بێ لوتفی کردبوو یەک گۆشەی دوور و درێژی لەسەر بەندە بە حوسنی زەنی خۆی کە من شایانی ئەوە نەبووم بەڵام ئەوەندەی چاکەی ئەمە خوێن نووسی بوو کە خوێنمەوە بۆ خۆم تەریق دەبوومەوە ئەو پەڕی وەفاداریە ئێستا بێوەفا دەبمەگە لە بیرم نەبێ هاوڕێ و برای خۆشەویستیشم کاک فەرهاد لە ژیانی کتێبا زۆرم باسی ئیخلاس خوێن بۆەوە دیارە وەکو نەزەریهی هەوڵیشم دەدا ئەو کارانی کە دەیەکەم بەس بۆ خوا بن بەڵام بڕوا بکە کرچ و کاڵیم هەرما بوو تا کاک فەرهادم ناسی دەرسی ئیخلاس و دڵسۆزی لەو پیاوەشەوە فێر بووم دەبێ وەفادار بم یعنی ئا لەو شوێنەدا ڕەم بێ من لەوی خوێندەوارتر بم من مەلا بم و ئەو نوێژ خوێنی مزگەوت بەڵام ئەوان لەوێدا مامۆستای من بوو ئەوەندە کارم لێ بینی کە بەس بینی خۆی خوا ئاگای لێ بوو هیچ کەس ئاگای لێ نەبوو چاوی عەبدەکانی خوای نەبینی منیش بە خۆمدا چوومەوە منیش وا بکەم ئەو کارانەی کە دەیکەم چاوم عەبدەکانی خوا نەمینێ و بەس ئەڵڵا لێمان ڕازی بێ هەر یەکێک لە ئێمە بەڕێزان با وەفادار بین بەرامبەر بەو کەسانەی کە ڕۆژێ وەفایان لەگەڵمان هەبووە ئەگەر وشەیەکی خێریشیان فێر کردبین ئەگەر هەڵوێستی مەردانەیان فێر کردبین داواکارم لە خوای گەورەی یا ڕەبی خوا بەختەوەرمان کەی ئەم ئازیز و خۆشەویستانەش ئەم شەوە ئێستا هاتن ماڵەکەی تۆیان ئاوەدان کردەوە یا ڕەبی خوا ماڵی هەموو لایەکمان ئاوەدان کەی یا ڕەبی خوا ماڵەکانی خوا گەرم و گوڕ و ئاوا جوان و چراخان بن یا ڕەبی خوای پەروەردگار ئەم کوردستانەشمان ئەم ئەمن و ئەمانەی لێ تێک نەچێ بە ئەمن و ئەمانەوە بین لەم ماڵانەی خوادا عیبادەتی خوا بکەین لە ژیانی خۆمان و ماڵ و مناڵمان نەترسین یا ڕەبی خوایە لە فیتنەی ناوخۆ لە شەڕی دوژمنانی دەرەکی خوایە ئەم کوردستانە و هەموو وڵاتان خوایە پارێزی هەموو مرۆڤایەتی لە هەموو شەڕێک لە هەموو خراپەیەک لە هەموو نەخۆشیەک لە هەموو ناخۆشیەک لە هەموو گرانیەک لە هەموو حەسارێکی اقتصادی یا ڕەبی خوای ئێمە و سەرجەم مسلمانان و سەرجەم مرۆڤایەتی پارێزی ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی لە گوناهەکانمان خۆش بی آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته